ستاندەر هەنگاوی داهاتوو بۆ بڕیاری کۆتایی لەبارەی دابینکردنی بنزینی 450 دیناری بۆ هەرێم ئاشکرا دەکات. سۆمۆ گۆڕانکاری بنەڕەتی لە شێوازی فرۆشتنی نەوت دەکات و داهاتی عێراق بەرز دەکاتەوە. لەبارەی گۆڕانکاری بنەڕەتی لە موچەی فەرمانبەران و زیادکردنی دڵنیایی نوێ لە عێراق دەدرێت. دوای ئەوەی لیژنە لاوەکیەکەی پەرلەمانی عێراق کۆبوونەوەکانی لەگەڵ وەزارەتی نەوتی عێراق کۆمپانیای سۆمۆ وەزارەتی سامانە سروشتیەکان ئەنجامدا، بڕیارە هەفتەی داهاتوو کۆنووسی کۆتایی ئامادە بکات. بەپێی بەدواداچوونی ستاندەر، لیژنەکە داوا لە هەر یەک لا وەزارەتی سامانە سروشتیەکان وەزارەتی نەوتی عێراق کردووە تێبینیەکانی خۆیان بەنووسراو بۆ لیژنەکە بنێرن. دواتر بۆ چوونەکان یەک دەخرێن لە ڕێگەی راپۆرتێک گاراستەی سەرۆکایەتی پەرلەمانی عێراق دەکرێت. دکتۆر عومەر پێنجوێنی پەرلەمانتاری یەکگرتوو لەم بارەوە ڕایگەیاند بۆ چوونی گشتی لەسەر ئەوەیە 50,000 بەرمیل نەوتەکە ڕادەستی بەغدا بکرێت لە بەرامبەردا پێویستیەکانی هەرێم دابین بکرێت. چاوەڕێ دەکرێت دوای گەیشتنی کۆنووسەکە بە سەرۆکایەتی پەرلەمان بڕیاری پێدەردەچێت بۆ جێبەجێکردنی ئاراستەی وەزارەتی نەوت بکرێت. کۆمپانیای سۆمۆ ستراتیژێکی نوێی بۆ فرۆشتنی نەوتی خاوی بەسڕاگرتوتە بەر کە دەبێتە هۆی زیادبوونی بەرچاوی داهاتی وڵات. بەپێی زانیاریەکان چیتر عێراق ناچار نییە نەوتەکەی بە 20 دۆلار کەمتر لە نرخی بازار بفرۆشێت، بەڵکو ئێستا لە ڕێگەی کەشتی تایبەت بە ئاڵای عێراقەوە نەوتەکە لە گەروی هورمز دەپەڕێنێتەوە و لە کەناراوەکانی عومان بە نرخی تەواوی ڕادەستی کڕیارانی دەکات. ئەم هەنگاوە دوای ئەوە دێت کە تاران ڕەزامەندی داوە تەنها کەشتەکانی عێراق بەبێ گرفت بە گەروەکەدا تێپەڕن. بەمەش سۆمۆ خۆی بەرپرسیارەتی تێپەڕاندنی نەوتەکەی گرتوتە ئەستۆ کە ئەمەش مەترسیەکانی سەرکڕیاران و تێچووی دڵنیایی کەم کردوتەوە و سوودێکی دارایی گەورە بۆ بودجەی گشتی عێراق دەگەڕێنێتەوە. پرۆژە یاسای نوێی پلەبەندی موچەی فەرمانبەرانی عێراق ئێستا لە ئەنجومەنی وەزیرانی عێراقە. محەممەد بن عەیز پەرلەمانتاری عێراق ڕایگەیاند هەر کاتێک پرۆژەکە بگاتە پەرلەمان بە دڵنیایی ئێمە دەنگی لەسەر دەدەین. گۆڕانکاریەکان لە بەرژەوەندی فەرمانبەران دەبێت. بەپێی پرۆژەکە نزمترین موچەی بنەڕەتی بۆ 400,000 دینار بەرز دەکرێتەوە و بەرزترینیش دەبێتە 2,500,000 دینار. بەمەش جیاوازی نێوان کەمترین و زۆرترین موچە بۆ تەنها 10 هێندە کەم دەکرێتەوە. بەپێی لێدوانی پەرلەمانتارەکە ئامانج لە یاساکە دروستکردنی یەکسانیە لە نێوان دامەزراوەکان و ڕێخستنەوەی دەرماڵەکانیانە. پرۆژەکە لە ماوەی 3 ساڵدا جێبەجێ دەکرێت و موچەی هیچ کەسێک کەم ناکرێتەوە.